بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. تفسير سورة طه ليشتنا آياتي صوت شواردا كتاوكري آياتكاني بيشوية كالآيات بيشوتر داخواي جورة فرموي بوشي قرآن من نار دخواري بزمان عربي وهروها بوشمان ڕوون کردنەوە هەم بەڵێنەکان کە خوای گەورە داویەتی بە ئیمانداران و هەمیش ئەو هەڕەشانەی کە خوای گەورە لە قورئاندا لە بێباوەڕان کردوونی باسکردنی هەڕەشەکان و هەروەها باس هێنانی وعدەکان بۆ چییە؟ بۆ ئەوەیە خەڵکی خۆپارێزی بکات بەهۆی ئەو قورئانەوە لە گوناه و تاوان و خراپە بگەڕێتەوە واجباتەکان جێبەجێکە یان هیچ نەبێ ئامۆژگاریەکی تازە بۆ ئەو کەسەی دروستکە کە قورئانی بەسەردا دەخوێنرێتەوە. ئەوجا دەفەرمێ فتعالى الله بەرز و بڵیندە خوای پەروەردیگار، بەرزی و بڵیندی بۆ خوا یان بەرزە و بڵیندە خوای پەروەردیگار کە گومانی تێدا نییە خوای گەورە لە هەموو شتێک بەرزترە و هەروەها بڵیندترە. ئەوجار المەلیک الحەق، المەلیک پادشا و خاوەنی ڕاستەقینەی هەموو شتێکیشە، هەموو ئینسانێک و هەموو دروستکراوێک و ئی دنیا و ئی قیامەتیش خاوەنی حەقیقی و پاداش پادشای حەقیقی تەنها خوایە. ئەوجار خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ وەلا تعجل بالقورئان، بەلە مەکە لە کاتی وەرگرتنی قورئان لە جیبریل من قبل أن يقضى إليك، پێش ئەوەی هاتنەکەی تەواو ببێ بۆت، پێش ئەوەی أن يقضى تەواو ببێ إليك بۆلات وحيه هێنانەکەی، هەتا جیبریل بە تەواوی ئاەتەکەت بۆ دەخوێنێتەوە تۆ ئاەتەکەی دووبارە مەکەوە، ئاەتەکەی مەڵێوە. واضحە؟ وەقل لە جیاتی ئەو پەلەکردن بڵێ ڕەبی زیدنی عیلمە، ئەی خوایە زیاد کە بۆم زانست و زانیاری. پێغەمبەر صلی الله عليه وسلم کە جیبریل دەهاتە لای هێندە تامەزرۆ بوو، زۆر جار کە جیبریل ئاەتەکەی تەواو نەدەکرد ئەو دەستی بە دووبارەکردنەوەی دەکرد. خوای گەورە دەفەرمێ لێرەش و لە چەند شوێنێکی دیکەش دەفەرمێ پەلە مەکە، چونکە ئێمە ئەوە یەک هۆکارێکەوە بوو کە تامەزرۆ بوو، هۆکارێکی دیکە ئەوە بوو نۆک لەبیری چێتەوە دوایە ئەگەر ماوەیەکی پێپسێ و هەناسەیەکی هەڵکێشێ نەزانێەوە خۆی بڵێتەوە بۆی هەڵەی تێدا نەکا، بەڵام خوا دەفەرمێن نە ئێمە نەهێڵێن لەبیرت چێتەوە و ئێمە دەیهێڵینەوە لە کنت. اینجا جیبریل تەبان هەتا لەبەری کردبێ هەر بۆی دووبارە کردوتەوە، بۆیە تعلیمی قورئان چاکترە مامۆستا بخوێنێتەوە ئەوەی کە فێر دەبێ گوێ بگرێ، دوای گوێگرتن و سیرکردنی ئەوەی کە بۆی دەڵێت، چونکە قورئان عیلمێکی وەک دەڵێ ڕوبەڕوویە، ئەگەر کەسەکە لە بەرامبەرت دابێت و بیبینی تەمان بێگومان چاکتر دەتوانێت وەگوی دووبارەیکەیە وەگوی بڵێەوە و ئاەت تەواو ببێ، ئەوجار ئینسان تکراری کاتەوە و نەژڕۆی لەسەری هەتا بەرامبەرەکەت فێر دەبێت، چونکە قورئان هەمووی وەکویەکە بە تایبەتی لە خوێندنەوەیدا. جاری وایە ئێمە بۆ ئاسانکاری چاوپۆشی لە هەڵەی تەڵەبەی دەکەی، ئەوە لە لایەکیان ئیجابیاتە بەڵام لە لایەکیانیش سلبیاتە. بەڕاستی جاری وایە کەسەکە لەگەڵ غەڵەتەکان زمانی ڕادێ دوایە بە زەحمەت بۆی تەرک دەکرێت. ئەگەر تەحەموول کات و بزانی کەسەکە ناڕوخێ نەیهێڵی بڕوا باشترە، چونکە ئەگەر چەند ئاەتێک یان جوزئێک بە جوانی وە مەزبوطی فێر بوو ئەوەکەی کە هەمووی وەکوویە، فەتحە و کەسرە و ضەممە و قورئان هەموو یەک ئەوەیە، تەنها تەلەفوظ و دەربڕینەکانن کە یەکجار فێر بووی بە تەواوی. بۆی خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم نەکەی پەلە بکەی. پێغەمبەری صلی الله عليه وسلم پەلەکەی لەبەر ئەو دوو شتەی بووە، یەکەم تامەزرۆ بووە و دووهەم ترساوە لەوەی لەبیری چێتەوە، بەڵام خوای گەورە وعدی پێداوە کە قورئانی نایەڵێ لەبیر چێتەوە. لا تحرك لسانك لە شوێنەکە دەفەرمی لتعجل به إن علينا جمعه وقرآنه، پەلە مەکە لە بەکارهێنانی زمانتدا
لە کاتی بۆ ئەوی ئاەتەکەی بەپەلە وەرگری ئێمە لەسەر خۆمان واجب کردوە جەمعیکەین و بۆشت بخوێنینەوە لە دڵتدا دەهێڵینەوە و هەروەها ناڵین لە بیرشتێتەوە. ئەو جار دەفەرمێ فتعالى الله الملك بەرزی و بڵندی بۆ خوا کە پادشا و خاوەنی ڕاستەقینەیە ولا تعجل بالقرآن فلمك لورقرتني قرآن أي محمد صلى الله عليه وسلم من قبل إيش أوي أن يقضى إليك التواو ببوت وحيه هنا نكي وقاندنكي للاين جبريل وقل لجاتي أو بله ربي زدني علما خوايا زيادك بوم زانستو زانياري أو الدعاء قرآنية خواي قبل فيري بيغمبري كله صلى الله عليه وسلم وبأنواع شيوش بيغمبر صلى الله عليه وسلم هذا واي زانستي كردوا اللهم إني أسألك علما نافعا يعني خوا داوي ها زانستي كرد لذا كم كبكالك به أو زاد فرمي ولقد عهدنا إلى آدم من قبل شن بخوا إما ئامۆژگاری و بڕیاری خۆمان ناردبوو بۆ ئادەمیش پێشتر بەڵام فەنەسیە ئادەم بڕیاری ئێمەی لەبیر چوویەوە جا ئەو بڕیارە طبعاً ڕێی بەهێز ئەوەیە کە مەبەستی ئەو بڕیارەیە کە خوا خستیە بەهەشتیا ئەو باخەی کە تێیدا بوو فەرمانی پێکرد کە لە دارێک لە دارەکانی ناو ئەو باخە ناو ئەو بەهەشتە نەخوا بەڵام ئەو بڕیارەی خوای لەبیر چوویەوە هەندێکیش دەفەرمون مەبەست لە وعدەکەی ئەو وعدەیە کە خوای گەورە لێی وەرگرتووە لە خۆی و لە زورریەتەکەی کە ها شەریک بۆ خوا بڕیار نەدەن و لە بەرامبەر خوادا بێئەمری نەکەن هەر کامێکیان بێ وەلەقەد عەهیدنا یعنی ئامۆژگاریمان کرد و فەرمانمەی خۆمان ناد بۆ لای ئادەم پێشتریش بەڵام فەنەسیە بڕیارەکەی خوای لەبیر کرد وەلەم نەجید لەه نەمان دۆزیەوە بۆ ئادەم عەزم یعنی وەک دەڵێ زۆر خۆی یەکلا کرد بێتەوە لە سەر جێبەجێکردنی فەرمانی ئێمە و لە دوورکەوتنەوە لە عەزم یعنی پاراستنی ئەو شتەی کە فەرمانی پێکراوە زۆر سوور نەبوو لەسەر پاراستنی ئەوەی کە فەرمانی پێکراوە یعنی فەرمانەکەی وەک خۆی جێبەجێ نەکرد بە کوردی واضحە ولقد عهدنا إلى آدم من قبل بسوێن بەخوا و بەبێ گومانی ئێمە پەیمانمان وەرگرت لە ئادەم پێشتر ئەوە تەفسیرێکیان و دەکرێ بڵێن فەرمانمان نارد بۆ ئادەم پێشتر بەڵام فەنەسیە فەرمانەکەی خوای لەبیر کرد وەلەم نەجید لەه نەمان دۆزیەوە بۆ ئادەم عەزم یعنی بڕیارێکی یەکلاکەرەوە کە فەرمانەکەی ئێمە بپارێزێت و وەک خۆی جێبەجێک ئەو جار دەفەرمێ وئذ قلنا للمەلائکە چۆن بێئەمری خوای کرد چۆن فەرمانەکەی خوای گەورەی پشت گوێ خست ئەو کات وئذ قلنا بیر بکەوە ئەو کاتێک کە گوتمان بە فریشتەکان اسجدوا لآدەمە کڕنۆش ببەن هەمووتان بۆ ئادەم فەسەجەدوا کڕنۆشیان برد يعني ملائكتكان كرنوشي الرئيس إلا إبليس تنها إبليس كجوري جنوك كانوا خواي جوري لوي حاضري كردبو أبا يعني ناراضي بو فرمانكيش كاندو بيتواني فرماني خوا جولايوه وإذ قلنا للملائكة اسجدوا بيركنوا كاتك كقوت من بفرشتكان كرنوش بو آدم ببن همو كرنوشيان برت إلا إبليس تنها إبليس نبي كأو أبا بأمر خواي كردو لأمر خوا درتو فقلنا أو جار قتمان جاء تفاصيل زور تدا طبعا لحوت شويني قرآن ويقول أو كسي باز دكاتوا طبعا إبليس سوزدكي نبرت دواتر بناقشة كرت أمن سوزده بو كسيك ببم كلا قلو أمن لا أو تاكترمو دواتر خواي قول لعنتي لي كردو داواي كر خواي قول به الله توا دواي أويك إعلان الشر كرت لقل آدم فقلنا يا آدم قتمان أي آدم إن هذا بيقمان أوا يعني أو إبليس عدو لك دجمني تويا دبيت دجمنت ولزوجك ودبيت هاوسريش دجمني هاوسريشت فلا يخرجنكما بعد عنك من الجنة لو بهشتا لو باخا دنا فتشقى بدبخت دبت توشي زحمتي توشي ناراحتي زور دبت
چونکە خوای گەورە خستنیە بەهەشت جا قسەی زۆر تێدایە بەڕاستی ئایا ئەو بەهەشتەیە کە لە قیامەتێ مسلمان بۆی دەچن و تێیدا ئەبەدی دەمێننەوە و هیچ ناخۆشیێکی تێدا نیە یان بەهەشت جێگایەکی تایبەت بووە لەسەر زەوی خوای گەورە بۆ ئادەم و حەوای دروست کردووە. تەفسیرە قەدیمەکان طبعاً هەمویان کە دەڵێن بەهەشتی قیامەتێ تەفسیری دەکەن، بەڵام ئیشکالی زۆر بۆ دروست دەکەن بەڕاستی ئاوە چۆن لەوێ فریوی خوارد، چۆن هاتە دەرێ، چۆن ئینسان لەوێ دەتوانێت حەزی خراپەکردنی دەمێنێ، هەموو ئەوانەوات لێ دەکەن بڵێن ئەو بەهەشتەی کە خوا مەبەستێتی شوێنێک بۆ لە دنیای خوا بۆی دروست کردوون، بەڵام بە حازری پێش ماندووبوونی تێدا نەبووە و هەوڵ و کەسابەتی نەویستووە، بەڵام دواتر بخۆیان لە خۆیان تێکداوایان. فقلنا يا آدم وتمان أي آدم إن هذا عدو لك بيقمان أو دجمني تويا ولزوجك دجمني هاو سركشتا فلا يخرجنكما بادرتانك أو إبليس لو بهشتا لنا فتشقى بدبخت دبن عندك شو دبرن تشقى يعني معندودة بندوايا يعني ليرة هموش تكتان بحازري بودي والله ما قال لوين منن تبي بهولي خوت وبدستي خوت خواردن وخوراك خوت بيداك أو جار بيان دل إن لك بيقمان بوتو هي ألا تجوع فيها كلو بهشتدا برسي نابي فقال لي ربي ولا تعرى حتىش ببرق نابي ببوشاق نابي هميشه برقو بوشاكت لبرا أو برقو بوشاكي كخوا بو يدرس كردون كهندق لزوريني علماء دفرمون بوشاكي إي آدم وحواي نورك بخواي يورا بسر زستي داهناون نانتواني وعورتو هاشتا شارع وكان يكتر ببینن ئەو پۆشاکەی کە ئێستا دواتر دروست کراوە. إن لك بێگومان بۆ تۆ هەیە لەناو ئەو بەهەشتەدا ئەلا تەجوع فيها کە برسی نەبی ولا تعرى بێبەرگیش نەبی. ئەو جار وأنك بێگومان تۆ لا تظمأ فيها تینوش نابی لەناو ئەو بەهەشتەدا واضحە ولا تضحى گەرماشت نابێ خۆریش لێت نادا ناچێ بەرخۆریش ضحا چێشتەنگاوە ئەو گەرمای چێشتەنگاوە یانە گەرمای کەمیشی لێ نییە واضحە تەمەن ئەو وەسفانە وەسفی بەهەشتی قیامەتش وایە بەڵام ئەوە کە خەڵەتاوە ئەوە کە فریوی خواردووە ئەویان لەگەڵ وانەیە بەڵام لە دنیاشدا خوای گەورە دەکرێت شوێنێکت پێ بدا هیچ کامێک لەوانەی برسێتی تێدا نەبێ بێبەرگبوونی تێدا نەبێ وایە تینوێتی تێدا نەبێ خۆریش لێت نەدا خوای گەورە جا هەر خۆری لێ نەبێ یان دەرەختەکانی هێندە زۆر بن شوێنەکە هەمووی سێبەر بێت و سێبەری بۆ دروست کردی جا دەفەرمێ فەوەسوەسە ئیلەیهی الشەیطان وەسوەسە و خوتخوتەی دروست کرد بۆ لای ئادەم شەیطان زۆر جار قەدیم دەیانگوت یەکەم جار حەوا تەوان قەناعەتی کردووە و ئەو ئەوانەی دژەژن بوون دەیانگوت سەرچاوەی بەڵام لێرە دەفەرمێ فەوەسوەسە ئیلەیهی ناڵە ئیلەیها اینجا ناڵە ئیلەیهی ماش هەرچەندە لە تاوانەکەیدا هەردووچیان شەریکن بەڵام یەکەم جار لێرە خوا پاڵی دەداتە لای ئادەمی اینجا ئادەم تەمەن پیاو بووە و گەورە بووە ئەگەر فەرزەن حەوا بەتەنێ خەڵەتابایە ئادەم دەیتوانی پێشی پێ بگرێونەی هێڵێ فەوەسوەسە ئیلەیهی الشەیطان خوتخوتە و وەسوەسەی دروست کرد شەیطان لەناو دڵی ئادەمدا وەسوەسە یعنی تەمەن دیارە یعنی خوتخوتەی جا لە تەفسیرە قەدیمەکاندا شت هەیە هەندێک دەڵێن لە شێوەی مارێکی داچووە و لە شێوەی پیاوچاکێکی داچووە بەڵام ئاەتەکە واضحە تەنها خوتخوتەی و وەسوەسەیە نەمارە و نە شکڵە هەندێک دەڵێن لە شکڵی جا ئەگەر شکڵیش بێ لە خەیاڵدا شکڵەکەی بۆ دروست بووە لە دڵدا وێنای کەسەکەی بۆ دروست بووە نەک بە حەقیقی شەیطان چوو بێتە ئەو شوێنەی کە چونکە خوا لەوێ دەری کردووە و لەوێ بێبەری کردووە بێبەری کرد بێ ناتوانێت بەجەستە بچێ بەڵام بە خوتخوتەی چۆن توانی دیسانەگە بەهەشتی قیامەتەشبانەی دەتوانێت بە وەسوەسەش بچێ بۆیە دەزانێت شوێنەکە شوێنێکی تایبەتە بەڵام دنیایە بەت ئەکرد قیامەت نییە فوسوس إليه خوتخوتە و وەسوەسەی کرد بۆ لای ئادەم شەیطان وتی چی بە وەسوەسە طبعا وتی یا ئادەم قال یا ئادەم ئەی ئادەم هل أدلك دەتەوێت پیشانت دەم ڕێنمونیت کەم پێت بڵێم على شجرة الخلد درەختێک کە درەختی نەمریە ئەگەر لێی بخۆی
نامری ئەو جار وەمولکین دەسەڵاتێکیشت پێ دەدرێ کە لا یەبلا ئەو دەسەڵاتە قەت لە ناو ناچێ قەت کۆتایی پێ نایە تەوان هەموو کەس حەزی لەوەیە وایە ئەنجا طبعا شەیتان و دار و دەستەی شەیتانی قەت ناڵێ وەرە بن لەگەڵ خۆم بتخەمەجار نەبێ لەگەڵ خۆم با بتسووتێنم وایە هەمیشە دروشمی شەیتان و دار و دەستەی شەیتانی دروشمی جوانن ڕێقەدارن ها هەل ئەدلوکە عەلا شەجەرەتی الخولدی دەتەوێ درەختێکت پیشان دەم کە ئەگەر لێی بخۆی لەو درەختەدا قەت نامری تەوان ئەگەر ئێستا شتی وا هەبێ هەرچی بەسەرە بەدوای دەکەوێت دەجالیش بە کەس نامێنێتەوە وە دەسەڵاتێکت پێ بدەم کە کۆتایی نایە ئێستا خەڵک بە وعدی زۆر کەمتر وعدی کاتی کە دەزانن کۆتاییشی پێدێ دەخەڵت وایە بە مەنسەب و پلەی زۆر بچووک و زۆر کەمبایەخی کاتی کە دەزانن لەیان دەستێنرێتەوە دەخەڵەتێ بۆی ئەو ئادەمە بەشەرە تەوان باوکە گەورەی ئێمە هەمان حەزەکانی ئێمەی هەبوون بۆی ئەو پێی دەڵێت درەختێک قەت نامری وایە دەسەڵاتێک قەت لە ناو ناچێ شوێنەکەشیان زۆر پێخۆش بووە خۆشەویستی شوێنەکە ئەوەکەشی قسەکەشی قسەیەکی بریقەدارە هەل ئەدلوکە دەتەوێ هەدیسان ناڵێ هەل ئەدلوکمە هەل ئەدلوک ڕێنمونیت کەم ئەی ئادەم على شجرة الخلد درختي نمري أو درختي طبعا كخوا بيقول بلي مخو وهروا ملك دا صلاتك كلا يبلا كوتاينا يا آدم قلتو يتي خوا بيقول ملي مخوش ها ضلي أو بوي بيقول لي مخو چونك أجر بخوي دمري بوي بم بدمريني وقتك وليرة بدردني استاكلي بخوي نامري وهليرة دبي فأكلا منها ئەجا خواردیان لەو دارە لە دارەکەیانی لەبەری دارەکەی یەکەم سزا چ بوو فەبەدەت لەهوما دەرکەوت لێیان سەوئاتوهما عەورەتیان داوێنیان شوێنە شاراوەکانیان ئەو پەردەیە ئەو نورەیە ئەو پۆشاکەی کە بەسەر دەستەیان داهات بووە الحاصڵ یەکەم سزا ئەوە بوو یەکسەر خوای گەورە بەرگەکەی پۆشاکەکەی لێرابردن بۆیە ڕووتی تەوان سزایە ها جەستە دەرخستن ئەو شوێنەی کە نابێ دەرکەوێت نەک سەقافەت بێ ئەو جار چیان کرد زۆریان پێ ناخۆش بە تەفیقا یعنی دەستیان کرد بە یەخسیفانی بە بەخۆ نووساندنی بە بەخۆ نووساندن و بەسەر خۆداهێنانی عەلەیهیما ئی خۆیان من وەرەقی الجەنە لە گەڵای دارەکان حاڵی هاتن گەڵای دارەکانیان هێنا بە خۆیانەوە دەنووساند و لە خۆیان قایم دەکرد ئەو جاخوا دەفەرمێ وعەسا ئادەم و ڕەبەهو سەرپێچی کرد ئادەم لە فەرمانی پەروەردیگاری وعەسا ئادەم و ڕەبەهو سەرپێچی کرد ئادەم سەلامی خوای لێبێ لە فەرمانی پەروەردیگاری و هەروەها فەغەوا یعنی سەری لێشێوا و لە ئەمری خوای گەورە دەرچوو بەهۆی قسەی شەیتانیەوە وطفقا يعني دەستیان کرد بەچی بە یەخسیفانی عەلەیهیما بەخۆ یعنی بە هێنان بەسەر خۆیاندا لە چی بە خۆداپۆشین و هێنان بەسەر خۆیاندا من وەرەقی جەنە لە گەڵای دارەکە لە کەلیماتدا بەڵام ئەگەر مەفهومی ئاەتەکەی بڵێن گەڵای دارەکانیان لێ کردەوە و بە خۆیانەوە نووساند و خستیانە سەر جەستەی خۆیان یەخسیفان یعنی بە خۆیانەوە نووساند معنای دەقیقی ئەوەکەی خۆی بە خۆیانەوە نووساند عەلەیهیما هەردووچیان یعنی من وەرەقی الجەنە لەو گەڵا دارانە وعەسا ئادەم و ڕەبەهو ئادەم سەرپێچی فەرمانی پەروەردیگاری خۆی کرد و وەغەوا یعنی تووشی خۆی لێرە یعنی سەرکز بوو چاوشۆڕ بوو لە بەرامبەر خوادا و تووشی نەوعێک زیلەتی بەسەر خۆی داهێنا بەهۆی بە قسەکردنی شەیتانەوە واضحە فأكلا منها خواردیان لەو دارە فبدت لهما سوآتهما دەرکەوت لێیان سوآتهما عەورەت و داپۆش شوێنە شەرمگەیان والحاصل وطفقا دەستیان کرد بە یەخسیفانی عەلەیهیما بە بەخۆ نووساندن و هێنانی خۆداپۆشین من وەرەقی الجەنە بە گەڵای دارەکان وعەسا ئادەم و ڕەبەهو ئادەم سەرپێچی فەرمانی پەروەردیگاری کرد و هەروەها فەغەوا
يعني توشي خلیسکان فري خواردنیش بوو بەهۆی شەیطانەوە. ثم پاشان بەڵام کەی دوایەوەی کە زانی هەڵی کردووە و فترەیەکی زۆر ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا بەدوعایەکەی پارانەوە ئەوجار ثم اجتباه ربه پاشان هەڵی بژاردەوە پەروەردیگاری طبعا دوایەوەی کە لە بەهشتی دەرکرد و لەوەی هێنایە خوارێ واضحە ثم اجتباه اینجا هەڵی بژاردەوە پەروەردیگاری هەڵی بژاردەوە و کردیەوە بە پێغەمبەر ئەوجار فتاب عليه تەوبە و پەشیمانیەکەشی لێ وەرگرت و وهەدا جارێکی دیکە ڕێنمونیشی کرد واضحە ئەوجار قال پێیوتن چی اهبطا منها وەرنە خوارێ لەو باشدا جەمیعا هەمووتان دیارە هەر ئادەم و حەواژ نەبوون منداڵ و چەشیان هەبوون ئەو کاتە دەفەرمێ اهبطا منها جەمیعا وەرنە خوارێ لەو باخە هەمووتان بعضكم لبعض عدو هێندێکتان بۆ هێندێکتان دەبن بە دوژمن کە عولەما دەفەرمون بەستی ئەوەی ئێوە لەگەڵ جنۆکەکان دەبنە دوژمنی یەکتری و دەجگونجێ لە ناو ئینسانەکاندا هێندێکیان ببنە ناحەز و نەک هەر بە واقعی وایە لە ناو ئینسانەکانیشدا هێندێک هەر لە ناو کوڕەکانی ئادەمدا قابیل و هابیل یەکتریان کوشت و وایە حەسادەت و ڕقلێبوونەوە بوو لە بەینیاندا فإما يأتينكم مني ئەوجار دەفەرمێت بەبێ گومانی دێ بۆتان لەلایەن منەوە ڕێنمونی لەمە دووە ئەوە یاسامە فمن تبع هدايا هەر کەسێک بە دوای ڕێنمونی من بکەوێ فلا يضل ولا يشقى ئەو کەسە نە گومڕا دەبێ نە بەدبەخت دەبێت نە تووشی زەحمەتی و ماندووبوون و ناڕەحەتی دنیا و قیامەتی دەبێت اهبطا منها جميعا وەرنە خوارێ لەو بەهەشتە هەمووتان بعضكم لبعض عدو هێندێکتان بۆ هێندێکتان دەبن بە دوژمن فإما يأتينكم مني هدى ببێ گومانی دێ بۆتان لەلایەن منەوە ڕێنمونی فمن تبع هدايا هەر کەسێک بکەوێتە شوێن ڕێنمونی من فلا يضل ئەو کەسە گومڕا نابێ ولا يشقى بەدبەختیش نابێ ئەوەی بە دوای هیدایەتەکەی دەکەوێت ئەدی ومن أعرض عن ذكري هەر کەسێک پشت هەڵکات لە ئامۆژگاری من لەو ئامۆژگاری و فەرمانانەی کە من بۆی دەنێرم هاجا هەر پێغەمبەرەی و هەر سەردەمەی نەوع کتێبێک بووە ئێمە قورئانە تەمان وایە هەر کەسێک پشت هەڵکات لە ئامۆژگاری من فإن له بێگومان بۆ ئەو کەسە هەیە مەعیشەتەن ژیانێک کە ضەنک کە زۆر سەخت و قورس هەم لە دنیادا دەگونجێ خوای گەورە ژیانی سەخت و قورسکە و لە قیامەتیش دەگونجێ خوای گەورە لەناو قەبردا ژیانی تەنگ و تەسک دەکا وەکە زیندوو دەبێتەوە و لە دواتریش ئەوجا وەنەحشوره هەرەوەندە کۆشی دەکەینەوە یوم القیامەتی ئەعما لە ڕۆژی دواییدا بەکوێری ئەوە گشتی هەر کەسێک پشت هەڵکا لە ئامۆژگاری من بێگومان بۆ ئەو کەسە هەیە ژیانێکی ضەنک سەخت قورس و کۆشی دەکەینەوە لە ڕۆژی دواییدا بەکوێری قال ربي لما حشرتني أعمى قلت أي پروردگارم لما حشرتني أعمى بوسي أمنت حشر كردو كو كردوتوا بكويري خو وقد كنت بصيرا بيقمان من لدنيا دا بينر بوم بينايم هابو شتم دا بيني خو كسي شويركات ككافر بون طبعا ربي لما حشرتني أعمى بوسي كوت كردومتو وزندوت كردومتو بكويري وقد كنت بصيرا بيقمان من بصير بوم يعني بينا بوم قال خواهي قولة فرموي كذلك هربم شوية كإستعطو بكويري زندو كراويوا أتتك آياتنا بوت هاد نشانة كاني إيما بلان فنسيتها لبير خوتت بردنوا واضحة وكذلك هربم شوية يعني تونتو آياتكاني إيما لبير خوت بردوا اليوم تنسى توش إستا لبير ذكري يعني إهمال ذكري تشبيه ذكري دنا أخوا شتي لبير ناسيتوها واضحة نقولي بشبيه ذكري فيقول بأن قصد بشبيه دقاو لنا أو نارحتيانا دادت ياليتوا قال خوا فرمي كذلك هربم شوية أتتك آياتنا هات بود نشانكاني إيمو لبير خود بردنوا وكذلك وهربم شويتو اليوم أمره يعني چون تو آياتكاني إيما لدنيا دا لبير خود بردنوا اليوم تنسى توش أمره لبير ذكريو لنا أو نارحتي وناخوشيانا دا دهو دريوا وكذلك خوا فرمي هربم شوية
ئەوە ڕووداوێک نیە تێپەڕی بێت تایبەت بێ بە ئادەم و بە حەوای وەکەذالکە هەر بەم شێوەیە نەجزی یعنی سزا دەدەین بەو شێوازە من ئەسرف هەر کەسێک زیادەڕەوی کردبێت لە گوناها وەلەم یؤمن بئایاتی ڕەبیه و باوەڕیشی نەهێنا بێ بە نیشانەکانی پەروەردیگاری وەلەعەذاب الآخرەة بەدڵنیاییەوە سزای دوا ڕۆژ وازەحە ئەشەد زۆر بەهێزترە لە سزای دنیایە و ئەبقا بەردەوامتریشە کەسی کافر زۆر جار خوا لە دنیا سزای دەدا بەڵام لە زیاتی قیامەتێ نییە قیامەتێ سەختترە ئەو جار هەر سزایەکی دنیای کاتیە بەڵامی قیامەتێ هەمیشەیە وەکەذالکە بەم شێوەیە نەجزی من ئەسرفە سزا دەدەین هەر کەسێک زیادە ڕەوی بکە وەلەم یؤمن بئایاتی ڕەبیه و باوەڕ نەهێنێ بە نیشانەکانی پەروەردیگاری وەلەعەذاب الآخرەة بەدڵنیاییەوە سزای دوا ڕۆژ ئەشەد و ئەبقا ئەشەد بەهێزترە و هەروە بەردەوامتریشە ئەو جار خوا دەفەرمێ ئەفەلەم یەهدی لەهم ئایا ڕوونمان نەکرد بوویەوە بۆ ئەوان باسمان نەکرد بوو بۆیان کەم ئەهل ئەو بۆ بتپەرستەکانی مەکەها بەسەرهاتەکە کۆتایی هات ئەوەی ئادەم و حەوای بەسەرهاتەکەی بۆچی جێڕاوەتەوە یەکەم وەجبەکە یعنی ئاەتەکانیان بەسەردا خوێندراونەوە قوڕیشەکانن بەڵام تا قیامەتێ خوا دەفەرمێ ئەوەلەم یەهدی لەهم ئایا ڕوونمان نەکردەوە بۆیان کە کەم ئەهلەکنا قبلهم من القرون کە چەندەمان لەناو بردوون لە پێش ئەواندا لە ئاوەدانیەکان لە خەڵکی ئاوەدانیەکان کە یەمشون ئەوان دەڕۆن فی مەساکینهم بە جێگا و شوێن و ناو خانوبەرەی ئەواندا بتپەرستەکانی مەککە هەموو ساڵێ لای کەمی دوو جارەها بەجێی لەناوبردنی قەومی عاد و گەلی ثەمود و لووت و ئەوانەدا دەڕۆیشتن و دەشیانزانی بۆچی خوا لە ناوی بردووە خوا بەسەرهاتەکەی پێش ئەوەش خوا بۆیان باسکرا و شتانشتی مێژووی بوون بڵاو بوون هەموو کەس دەیزانی کە ئەو شوێنە خوا غەزەبی لێگرتووە بۆ غەزەبی لێگرتوون لەبەر پێغەمبەریان بۆ هاتووە بە قسەی پێغەمبەریان نەکردووە واش دەرسیان وەرنەدەگرت ئاجا خوا دەفەرمێ ئەوەلەم یەهدی لەهم ئایا ڕوونمان نەکردوتەوە بۆ ئەوان یعنی بۆ بتپەرستەکانی مەککە کە کەم ئەهلەکنا قبلهم یعنی چەندەمان لەناو بردن لە پێش ئەواندا یا دەکرێت بڵێن زۆرمان لەناو بردن لە پێش ئەواندا من القرون لە گەلەکان قڕون یعنی ئاوەدانی بەڵام لێرە مەبەستی خەڵکی ئاوەدانیەکانە یەمشونە ئەوان دەڕۆن فی مەساکینی یعنی بەجێی حەوانەوەی ئەواندا بەجێی خان و کۆشک و تەلارەکانی ئەواندا ئەوجا خوا دەفەرمێ ئین فی ذلک بێگومان لەو لەناو بردنەدا لەو بەسەرهات و ڕووداوانەدا لە ئایات چەندان بەڵگە و نیشانە هەن بەڵام بۆچێ لئولی النوها بۆ ئەو کەسانەی کە خاوەنی عەقڵ و خاوەنی ژیری ئەو جار خوا دەفەرمێ و ئەی بۆ خوا زۆر جار دەیانگوت دەی ئەگەر ڕاست دەکەی دەی خوا بە ئێمەش سزادا دەی ئەگەر پێغەمبەری با ئێمەش بەرمان بەسەردا ببارێ باوەکو فڵان قەومی دەیانگوت فڵان قەومە لەبەرەوەی پێغەمبەرەکەیان ڕاستی کردووە خەڵک بە قسەی نەکردوون سزای داون ئێستا کە تۆ ئێمە بە قسێشت ناکەین و خوش سزامان نادا یارە پێغەمبەرنی دەی ئەوەی لە دەست دەبی کە بە بێبنەتی ئەوەی خۆیان دەی خوا بۆ لە ناوی نەبردن یان کەسی زاڵم مستەمکار جاری وا هەیە دوعای لێ دەکەی لێی دەپاڕێەوە بۆ خوا دوعای کەس قبوڵ ناکات و لە ناوی نابە خوا دەفەرمێ وەلەولا ئەگەر کەلیمەتون کەلیمە یعنی بڕیارێک نەبایە سەبقەت پێشتر من ڕەبیکە لەلایەن پەروەردیگارتانەوە لەکانە لیزامن بە دڵنیاییەوە سزاکەیان لیزام یعنی بە دڵنیاییەوە بەسەر دەهات بە دڵنیاییەوە بەسەریاندا جێبەجێ دەکرا ئەوە یەک لە هۆکارەکان خوا بڕیاری دابوو پێشتر حاڵین کە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو ئومەتەکانی دیکە هەمووان بەیەکەوە لەناو نەبا حاڵین لەبەر خاتر بڕیاری خۆی ئەوە یەک و هۆکارێکی دیکەش ئەوەیە و ئەجەل مسەمە خوای گەورە کاتی دیاریکراوی بۆ داناون کاتی نەهاتووە ئێستا حاڵین کاتی نەهاتووە خوا لەبەر بڕیاری خۆی قەراری خۆی کە قەراری داوە ئومەتی پێغەمبەر وەکو ئومەتەکانی دیکە هەمووی بەیەک زاری لەناو نەبردرێن دەگونجێت لە شوێنێک بوومە لەرزەیەک لە ئافاوێک مەجموعەیەک بەس هەموو وەکو قەومی لوت بە نمونە خوا لە ناوی بردن بەس لوت و ئەوەندە کەسەمان کە ئیمانیان پێهێنا بوو ئەوەی نوح هەروە بوو بەڵام بۆ ئومەتی پێغەمبەر یەک لە دوعاکانی ئەوە بووە کە ئومەتەکەی وەکو ئومەتانی پێشوو لەناو نەبردرێت حاڵ لەبەر ئەو قەرارەی
ولەبەر ئەوەش کە ئەو سزا کاتیانەی کە خوا بۆی داناون وەختی نهاتوە ئێستا خوا هەتا وەختی نەیە بە داوای تۆ و بە پەلەکردنی تۆ ناینێرێ خوا وازەحە خوا ئیشی خۆی هەیە ئەتۆ زۆر پەلەتە تۆڵە و سزا ببینی بەڵام خوا پەلەی نییە وەلەولا کەلیمەتون ئەگەر جاوەش طبعا ئەو لیزامە ئەگەر تەفسیری کرد لە کانە لیزامەکە لە تەفسیرکردنەکەیدا ئەگەر مەفهومی ئاەتەکەی بڵێن دەبێ بیخەینە ئاخیری ها دەبێ بڵێن ئەگەر لەبەر بڕیاری پێشوەختەی پەروەردیگارت نەبایە و لەبەر ئەوە نەبا کە خوا کاتێکی دیاریکراوی داناوە لە کانە لیزامن بە دڵنیاییەوە ئەو سزایە دەهاتە سەریان و لێشیان نەدەبوویەوە حاڵێ ها بەس معنای کەلیمەکان وەلەولا یعنی ئەگەر کەلیمەتون بڕیارێک نەبا سەبقەت پێشتر لەلایەن من ڕەبیکە لەلایەن پەروەردیگارت لەکانە لیزامن بە دڵنیاییەوە سزاکەیان بەسەر دەهات و سزاکەیان توش دەبوو و ئەجەل مسەمە و لەبەر ئەو ماوەیەش کە خوا دیاری کردووە کاتەکەی نەهاتوو ئەوجار خوا بە پێغەمبەر دەفەرمێ فەصبر على ما يقولون ئارام بگرە لەسەر ئەو قسانەی کە دەیکەن ها پێیان دەوشێ ساحر جادوگەر درۆزن خوا دەفەرمێت ئارام بگرە ئەوە یەک وسبح بحمد ربك بەپاک ڕابگرە و ستایشی پەروەردیگارت بکە قبل طلوع الشمس پێش خۆر هەڵاتن کە مەبەستی نوێژی کەنجینە نوێژی بەیانیە وقبل غروبها پێش ئاوابوون ئەوەشیان نوێژی عەسرە ومن آناء الليل وهروەها لە کاتەکانی شەویشدا لە کاتەکانی شەویشدا شەو نوێژ یان طبعا نوێژی عیشای فسبح خوا بەپاک ڕابگرە وأطراف النهار أطراف النهار يعني لە هەردوو کاتەکان لە هەردوو تەنیشتەکانی ڕۆژیش کە تەنیشتەکانی ڕۆژی وەلەما لە فەرمونون مەبەستی نوێژی نیوڕۆیە لەگەڵ نوێژی مەغریبی تەوان ئەوانە یعنی هەر پێنج نوێژەکەی تێدانە پێنج نوێژە فەرزەکەی تێدانە بە ئیشارەت و تەلمیح فاصبر على ما يقولون ئارام بگرە لەسەر ئەو قسانەی کە ئەوان دەیکەن وسبح بحمد ربك بەپاکی ڕابگرە وەستایشی پەروەردیگارت کە قبل طلوع الشمس معناه لەغۆی پێش خۆر هەڵات باشە وقبل غروبها پێش ئاوابوون ئەوە نوێژی ئەو دوو نوێژ بەیانی عەسر ومن آناء الليل ولا کاتەکانی شەویش کە نوێژ عیشای تێدا دەکرێت ئەوجار فسبح خوا بەپاک ڕابگرە و ئەطراف لە هەردوو تەرەف لە هەردوو لایەکانی ڕۆژیش کە هان دەڵێن نیوڕۆ بە تەرەفی یەکەم حیسابە و مەغریب بە دووەم لەعەلەک بە ئومێدی ئەوەی خوای گەورە لە تۆ نەوەنا لەعەلەکە تەرضە بۆ ئەوەی تۆ ڕازی بی بۆی خوا بە زۆرێک پاداشت داتەوە ئەتۆ لە پاشدادەکە ڕادنی خوا لێ ڕازی بێ لەعەلەکە تەرضە یعنی بە ئومێدی ئەوەی ئەتۆ ڕازی بی بەو پاداشتەی کە خوا لە بەرامبەر ئەو نوێژانەدا ئەو تەسبیحات و بە پاکزانینەدا خوا پێت دەبەخش وازەحە ئەو بەڵێ بۆ ئەوەی ڕازی بی کوردەکەی ڕەوەندەیە لەعەلەکە بۆ ئەوەی تۆ بەو پاداشتەی کە خوا پێت دەدا ڕازی بی یعنی کاتەکانی شەو ئانە یعنی سەعات کاتەکانی شەو نوێژی عیشایە لە کە دەبێت تا بەیانی هەتا پێی بوترێ شەو نوێژی عیشای هەر تێدا دەکرێت و ئەگەر بەتەنێ بیت بۆ پێش خەوتنێ بەڵێ کە زۆر زۆر بەیانی نزیک نەبێتە بەس هەتا بەیانی دەمێنێت لەبەرەوەی لەبەر وەترژنە لەبەرەوەی بە نوێژەوە بینی نوێژ و خەوتنەکەت قسەی دنیای نەکەونە ناوێ بە مسلمانی بە ئیمانە هیچ زاکەوە بخەیت دەنا ئەگەر زۆر تاخیرکردنیشی نان لە کاتی خۆشیدا ئەگەر ئەوە بێت جەماعەت وشت بێ خێرترە ها ئەو جار دەفەرمێت وەلا تەمودەنە مەلا تەمودەنە عەیناکە یعنی بە چاوەکانت مەڕوانە لە چی وەلا تەمودەنە یعنی درێژی مەکەوە عەینەیکە ڕوانینی چاوەکانت لە چی إلى ما متعنا به لو خۆشی و نیعمەتانەی کە ئێمە بەخشیومانن بە بێباوەڕەکان لەو دنیادا یعنی سەیری ئەو ناز و نیعمەت و خۆشیە کاتیانەی
کافرەکان مەکە بە شێوەیەک تەبەڵان لێی ورد ببیەوە و ببێتە مای ڕاکێشانی سەرنجت کە ئەزواجن منه کە ئەو شتانەی بەخشراون جۆرەها نیعمەت و جۆرەها خۆش واضحە ولا تمدن عینەیک یعنی درێژی مەکەوە ڕوانینی چاوەکانت إلى ما متعنا به بۆ ئەو شتانەی کە متعنا به یعنی وەکو خۆشی و خۆشگوزەرانی داومانن پێیان کە ئەزواجن منه کە ئەو شتانەی پێمان بەخشیون جۆرەها ناز و نیعمەت و خۆشی کاتین کە هەمویان زەهرەتە الحەیاتی الدنیا بۆ جوانی و ڕازاوایی ژیانی دنیا واضحە ئەلی ئەگەر بپرسرێ بۆ خوا پێداون ئەوانە خوای ناناسن و دژایەتی خوا دەکەن و بە ئەمری خوا دەکەن بۆ ئەوان دەسەڵاتیان زیاترە و پارەیان زیاترە و سامانیان زیاترە وان فەرمێ لینەفتینەهم ئەوانەمان پێداون تا تاقیان کەینەوە فیه لەناو ئەو نیعمەت و خۆشیانەدا وەریزق ڕەبیک ئاگادار بە ڕزق و ڕۆزی پەروەردیگارت خەیڕون زۆر چاکترە لەوەی داومانە بەوان لەو دنیادا و ئەبقا بەردەوامتریش ئەو ئاتە بەسە یعنی بۆەوەی کە ئینسان هیچ کاتێک لە سیدا سەرفت کرد ئەنجا ئەوەی سەرف حەڵاڵە حرامە ئەوجار ئەگەر حەڵاڵ بوو لە سەڵی یەک لەوانەیە بتوانێت لە ئیمتحانەکەی دەرچێت دەسەڵاتی شەر وایە خۆشیەکانی دنیا شەر هەمووی وانە هەر ئەوەی هەیە لە پرسیاری لەسرە بۆیە دەفەرمێ ڕزق دەفەرمێ ولا تمدن عینەیک تمدن عنی درێژی مەکەوە ڕوانین و سیرکردنی دوو چاوەکانت مەبەستیوێ بە دوو چاوەکانت زۆر سەیری ئەو شتانە مەکە إلى ما متعنا به کە وەکو خۆشی و کەلوپەلیشتی دنیای داومانن پێیان کە ئەزواجن منه کە ئەو نیعمەت و خۆشیانەی داومانن بە بێباوەڕەکان چەندان جۆر و چەندان نەوعن واضحە زەهرەتە الحەیاتی الدنیا ئەوە ئاگادار بە تەنها جوانی و ڕازاوەی دنیان لینەفتینەهم فیه پێمان داون تا پێیان تاقیکەینەوە وەریزق ڕەبیک ڕزق و ڕۆزی پەروەردیگارت خەیڕون چاکترە لەوەی داومانە بە ئەوان و بەردەوامتریش ئەو جاخوا دەفەرمێ وەئمڕ ئەهلەکە بالصەلاة فەرمان بکە بە کەسوکارت بە نوێژ ناڵێ بە خۆت نوێژ بکە وە قسەی تێدا نییە کەسوکاریش ئەوەی تۆ لێی بەرپرسی فەرمانی پێ بکە بە نوێژ وەستەبیر عەلەیه ئارامیش بگرە لەسەری نەک هیچ لەسەر خودی نوێژەکە کە دەیکەی ئەگەر زەحمەتی و مشەقەتی تێکەوت دەبێ ئارامی لەسەر بگری ئەگەر بتەوێ یەکێک فێرکەی وەرە با منداڵێکت هەبێ و خەوی قورس بێ هەڵیستێنە بەیانیان وایە دەبێت یەک زار بڵێ هەستە و تاوا بچی بخەویەوە یان دەبێت جاری وایە نیو سەعاتی بە دیاریەوە دەبێ دانیشی لەگەڵی هەستی ئەوەش واجبە نەکە تەنها بانگێکی کەی هەتا ئەو کاتەی تەکلیف کەگاتە حەدی تەکلیف تەبەن منداڵ بە نمونە لە چەندیدا فێری دەکەی حەوتی تا دەی مەجالی تێدایە بە نەرمی بە خۆشی هەندەکان فەوتێنێ بەڵام لە دەی بۆ باڵغ بوون قۆناغێکی دیکە دەست پێ دەکە بەڵام ئەگەر ئیشی خۆت کرد دواتر نوێشکەر دەچێت نوێشکەر دەرناچێت ئەگەر دەرچوو نور عەلا نور ئەگەر نوێشکەریش دەرنەچوو فەرزەن تۆ بەرپرزنی ئیشی خۆت کردووە وایە بەس ئەگەر ئیهمال بووی حتا قیامەتێ هەر نوێژێکی ناکە ئینسان لێی بەرپرسە ئەوەی ئینسان مەسئولیەتی لەسەر شانە فەرمان بە کەسوکارت بکە بە نوێژ ئەو هیچ یعنی باسی خۆی هەر ناکە کە دەبێ بیکەی و ئارامیش بگرێت لەسەر کردنی نوێژ یا لەسەر ئەمرکردن بە کەسەکەی کە نوێژە دەکە لا نەسئەلوکە ریزقا ئێمە داوا لە تۆ ناکەین کە ڕزقی منداڵەکانت دەی بەڵام پەروەردەکردنیان ئیشی تۆیە وایە لا نەسئەلوکە بەڵام ئێمە خەمی ڕزقەکەمان هەیە زۆرینە بەڵام خەمی هیدایەت و ڕێنمونیەکەمان نییە خەیاڵ و کابرا هەزار شتی حرام دەکا هەزار مەترسی لەسەر خۆی و دەوروبەری دروست دەکا بۆ داهاتووی منداڵی بۆ دنیای بەڵام بۆ قیامەتێ دەروێت دڵی نایەکاوە لە خەوی هەستێنێ وانە دڵی جاری وایە ئەگەر پێویست مخالفەی کرد زلەیەکی لێدا لەسەر بۆی ئەوە بێ لا نەسئەلوکە ریزق ئێمە داوات لێ ناکەین ڕزقی خۆشت و ئی منداڵەکەشت پەیداکەی نحن نرزقك ئێمە ڕزقی تۆ دەدەین وەنی منداڵەکەش هەر دەدەین والعاقبة للتقوى سەرنجام بۆ کێیە سەرنجامی چاکە بۆ ئەو کەسانەیە کە خۆپارێزن ئەو جار وەقالوا وتیان
گوتیان چێ گوتی بتپەرستەکان کافرەکان لەولا یەئتینە خۆزیە بۆ تەمار ئەتۆش با معجزەیەکی ئاوات پێ بێ چۆن ساڵح وشتری هەبوو ئیتۆش چۆن فڵان بیان و بوون وەقال و خواز دەفەرمێ لەولا ئەوە کافرەکان دەڵێن لەولا یەئتینە خۆزیە دەیهێنا بۆمان نیشانەیەک لەلایەن پەروەردیگاری معجزەیەک لەسەر پێغەمبەرایەتەکەی خواز دەفەرمێ ئەوەلەم تەئتیهم ئایا بۆیان وقالوا لولا يأتينا بآية من ربه گوتیان خۆزیە دەیهێنا بۆمان نیشانە و بەڵگەیەکی ئاشکرا لەسەر پێغەمبەرایەتەکەی لەلایەن پەروەردیگاری خواز دەفەرمێ ئەوەلەم تەئتیهم ئایا بۆیان نەهاتووە بەڵگە و نیشانەیەک کە هەمان ئەو بەڵگە و نیشانانە بن کە مافی الصحف الأولى کە لە کتێب و پەراوە پێشینەکاندا هەیە یعنی چۆن قەومەکانی دیکە کتێبیان بۆ هاتووە ئێوەش کتێبتان بۆ هاتووە ئەهلەکناهم بعذاب من قبله ئەگەر ئێمە ئەوانمان لەناو بردبایە بە سزایەک پێش هاتنی قورئان و هاتنی پێغەمبەر لەقالوا بەدڵنیاییەوە دەیانگوت ربنا ئەی خوایە لەولا ئەرسەلتە ئیلەینا رەسوولا خۆزیە دەتناردە خوارێ بۆ لای ئێمە پێغەمبەرێک فنتبع آياتك بۆی شوێن بەڵگە و نیشانەکانت کەوین من قبل أن نذل پێش ئەوەی کە ئێمە زەبوون و سەرشۆڕکەی لە بەرامبەر خەڵکیدا ونەخزا و پێش ئەوەش خەزاڵەتی قیامەت و دوا ڕۆژ ببێ وازحە ئەگەر ڕەوانەت کرد لە ناومان بردبانە بە سزایەک پێش هاتنی پێغەمبەر بە دڵنیاییەوە دەیانگوت ئەی خوایە خۆزیە ڕەوانەت دەکرد بۆمان پێغەمبەرێک تا بە دوای نیشانەکانت کەوتباین من قبل أن نذل ونخزا پێش ئەوەی کە زەبوون و سەرشۆڕمان کرد قل خوای گەورە دەفەرمێ پێیان بڵێ كل المتربص هەمووتان چاوەڕێ بن چاوەڕێی ئەمری خوا و بڕیاری خوا بن فتربصوا ئێوەش لەگەڵیاندا چاوەڕێ بن فستعلمون لەمە دوا دەزانن من أصحاب الصراط السوي کێ هاوڕێی ڕێگای ڕاستە ومن اهتدى و هەروەها چێش ڕێگای ڕاستی گرتۆتە بەر و بە دوای ڕێگای ڕاستەوەیە قل كل المتربص پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم هەر هەمومان دەکەوینە چاوەڕێکردنی ئەنجام و نەتیجە تاخوا لە دنیا چمان بەسەردێ ئێمە یان ئێوە سەردەکەوین لە قیامەت ئێمە دەیبینەوە یا ئێوە ئەو جاخوا دەفەرمێ فتربصوا دەی چاوەڕێ بن فستعلمون لەمە دووە ئێوە دەزانن ئێوەش تێدەگەن من أصحاب الصراط السوي کێ دەبێتە هاوڕێی ڕێگای ڕاست یعنی کێ ئەو کەسەیەکە لەسەر ڕێگایەکی ڕاست دەڕوە ومن اهتدى و چێش ڕێنمونی کراوە و بە دوای هیدایەتی خوا کەوتووە صلی الله على سيدنا